برا گەنجەکانی من، عەزیزەکانی من، ئەگەر مەرحەلەکانتان لەسەر تونتر بووە ئەوە بزانن خوای گەورە فەرمێ وەجعلوا بویوتەکم قیبلە، ماڵی خۆتان بکەن بە شوێن نزرگەی خۆتان و هاتوچۆی مزگەوتەکانیش بکەن. عەزیزانی من فتواتان بۆ دەمون لە دنیا و قیامەتیشا مەسئولم لێی. ڕیشت بتاشە، مەچۆرە مزگەوتێکە و دوعا بۆ بەرزانی و پێشمەرگاکە. سیان و چوارتان لە ماڵێکە لە هۆدەیەکە نوێژی جەماعەتەکەتان بکەن و جومعەکەشتان بکەن. نوێژی جومعەشتان پێەکرێت کە دوو کەس و سێ کەسن. خەتیبەکەتان هەستێتە سەر پێ، تەنها سوورەی قافیشتان بۆ بخوێنێتەوە ئەدای مەسئولیەتەکەتان کردو و واجبە شەرعەکەتان بەجێهێناوە. بەڵام ئەمە لە حاڵەتێکە کە ئیتر مەجالتان نەمایە. ڕیشیشت بتاشە، نەوەکو مەدخەلیەکان بڵێ وەڵام لەناو مەدخەلیەکانە بوونە بم، چونکە لەناو مەدخەلیەکانە کەشفەبی، مەدخەلیەکانە دۆزنەوە تەسلیم بە ئەو تاغوتان و ئەو مولحیدانەتانەکەنەوە. ئەوانەی ئێستا لە ژێر ئەشکەنجەی یەکێتی و پارتیان زۆریان لەوانە مەدخەلیەکان بەگرتیان داون.